سڵاوتان لەبێ خوشکبرانی وەڕێز ئەڵلقەی نوێی بەرنامەی مرۆڤ و ڕۆبۆت سەرەتا وەک هەموو بەرنامەیشتر راپۆرتێکمانەیە راپۆرتەکە بینین و ئەگەڕین وڵاتە. لە مەڵقەیەدا لە ڕۆبۆتەکە پرسین ئاژەڵەکان هەست بە ئازارەکەن؟ ئەی خەون دەبینن؟ زانایانی جانەوەرناسی چۆن ئەزانن کە ئاژەڵێک بیرەکاتەوە یان یادەوەری هەیە یان دڵخۆشە یان خەمەخوا؟ لەم بەرنامەیەدا باسی چاکە و خراپەی بەخشینی ئەندامەکانی جەستاکەین لە پاشمردن. لە ڕۆبۆتەکە پرسین بۆ هەندێک کەس لە جیهاندا پاش بە ئاگابوونەوەیان لە کۆما بە زمانێکی جیاواز لە زگماجی خۆیان قساکەن. ئەم زمانە لەکوێ فێربوون؟ راپۆرتەکەمان بینی ڕۆبۆتەکە لە ستودیۆیە یەکسەر پرسیارەکان میلێکم. سڵاو لێبێ ئەمەی لێو بپرسم ئایا سەگ دەتوانێت ئازار بچێژێ؟ ئەی مێرولەیەک، ئەی ڕۆکشێک، ئەی خانەیەکی بەکتریا؟ بۆچی ئێمەی مرۆڤ هەمیشە بانگە شێواکەین کە زیندەوەر و جانەوەرانی تر هەست بە ئازار ناکەن؟ ئەمە ڕاستە؟ ئازار پەیوەستە بە ئەزموونی هۆشیاری. زۆربەی خەڵک هاوڕان لەسەر ئەوەی کە ئەو ئاژەڵانەی سیستەمی دەماری ئاڵۆستریان هەیە بۆ نمونە وەک سەگ توانای ئەزموونکردنی ئازاریان هەیە بەهۆی توانای هەستکردن و وەڵامدانەوە و پیشاندانی هەستەکان و نیشاندانی ڕەفتارگەلێک کە ئاماژەن بۆ ئازار یان ناڕەحەتی. کاتێک باز لە زیندەوەرە سادەکان دەکرێت وەک مێرولە یان ڕووەک یان خانەکانی بەکتریا پرسیارەکە ئاڵۆستر دەبێت. ئەم زیندەوەرانە خاوەنی سیستمی دەماری ناوەندی یان مێشکێکی ئاڵۆز نین وەک شیردەرەکان یان ئاژەڵەکانی تر. لێکۆڵینەوەی زانستی بەردەوامە لەسەر ڕەفتاری ئاژەڵان لە ڕووی بایۆلۆژی و دەمارناسی کە بەڵێ ئازار دەچێژن، بەڵام پرسیارەکە سەبارەت بە ئەزمونە بابەتیەکانی زیندەوەرە سادەکانی وەک ڕووەک یان خانەکانی بەکتریا هێشتا وەک بابەتێکی لێکۆڵینەوە و مشتومڕ بەردەوام ماوەتەوە. گرنگە بەخۆ بە زلزانینەوە تەماشای ئەم بابەتە نەکەین و سنوورەکانی تێگەیشتنی ئێستامان بزانین. ڕوانگەی جیاواز سەبارەت بە توانای ئازار لە زیندەوەرە جیاوازەکاندا هەیە و چوارچەوە ئەخلاقیەکان بریتین لە دوورکەوتنەوە لە زیان و ئازار بە هەموو بوونەوەران کە بە ئەگەرێکی زۆرەوە ئازار و ناڕەحەتی ئەزموون دەکەن. باش، گیاندارەکان، ئاژەڵ و پەلەوەرەکان خەوە بینن؟ خەو بە چی وابینن؟ توانی نمونێکم بیتێ؟ بە خەونبینین لە ئاژەڵەکاندا تا ئێستا بابەتی لێکۆڵینەوەی زانستی بەردەوامە. بەو پێی ناتوانین ڕاستەوخۆ پەیوەندی لەگەڵ ئاژەڵەکاندا بکەین سەبارەت بە ئەزموونەکانیان، بەڵام هەندێک لە لێکۆڵینەوەکان باز لەوە دەکەن کە هەندێک ئاژەڵ بە تایبەتی شیردەرەکان و باڵندەکان چالاکی مێشک و شێوازی ڕەفتارەکانیان لە کاتی خەودا ئەوە پیشانەدەن کە بەڵێ خەون دەبینن. بۆ نمونە توێژینەوەکان کە لەسەر شیردەرەکانی وەک مشک و پشیلە ئەنجامدراون لە کاتی خەویاندا شێوازی شەپۆلی مێشکان بەدی کردووە کە پەیوەندی بە جوڵەی خێرایی چاوەوە هەیە کە بە شێوەیەکی باو ئەوە پەیوەندی بە خەون بینینەوە هەیە لە مرۆڤدا. بە هەمان شێوە چاودێریکردنی باڵندە خەوتوەکان بۆ نمونە کۆتر دەبینین چالاکی شەپۆلی مێشک و جوڵەی خێرای چاو لە کاتی خەوتندا دەرکەوتووە. بەڵام بۆ پێی ناتوانین ڕاستەوخۆ خەونی ئاژەڵان ئەزمون بکەین یان تێبگەین ئەستەمە ناوەڕۆک یان سروشتی خەونەکانیان دیاری بکەین. گرنگە ئاماژە بۆ بکەین کە لێکۆڵینەوە لە خەونی ئاژەڵان بوارێکی لێکۆڵینەوەی زانستیە و تێگەیشتنمان لەم پرۆسانە بەردەوامە لە پەرسەندن. باش، زانایانی جانەوەرناس چۆن نەزانن کە ئاژەڵەکان خەوە بینن یا چۆن نەزانن کە ئاژەڵەکان چۆن بیرەکەن؟ تێگەیشتن لە چۆنێتی بیرکردنەوەی ئاژەڵان یان لێکۆڵینەوە لە ناسینی ئاژەڵان بوارێکی ئاڵۆز و بەردەوامی لێکۆڵینەوەیە لە ئاژەڵ ناسیدا. زانایان چەندین شێواز بەکاردەهێنن بۆ بەدەستهێنانی تێگەیشتن لە توانە مەعریفیەکانی ئاژەڵان. بۆ نمونە بەوردی چاودێری ڕەفتاری ئاژەڵان دەکەن و بەڵگەیان لەسەر کۆ دەکەنەوە لە شوێنی سروشتی خۆیان یان لە شوێنێکدا کە کۆنتڕۆڵ کرابێتن. توێژەران تاقیکردنەوەکان بۆ ئەزموونکردنی توانە تایبەتیەکان لە ئاژەڵدا داڕێژن. زۆرجار ئەم تاقیکردنەوانە ئەو ئەرکانە لە خۆ دەگرن کە توانای ئاژەڵێک بۆ فێربوون، بیرهێنانەوە، چارەسەرکردنی کێشەکان، بەکارهێنانی ئامرازەکان، ناسینەوەی نەخشەکان، پەیوەندیکردن
یان خۆپاراستن پیشانەدەن. زانایانی ئاژەڵناسی توانای هۆشیاریە جۆرا و جۆرەکان بە مرۆڤیشەوە بەراورد دەکەن بۆ دەستنیشانکردنی لێکچوون و جیاوازیەکان. بە لێکۆڵینەوە لە کۆمەڵێک ئاژەڵ توێژەران دەتوانن وێنەیەک لە سەرچاوی پەرسەندنی پرۆسەکانی هۆشیاری بەدەست بهێنن. لەلایەکی ترەوە پێشکەوتن لە زانستی دەماردا ڕێگەی بە توێژەران داوە میکانیزمە دەماریەکان بخوێننەوە کە بنەمای ناسینی ئاژەڵانن. تەکنیکەکانی وەک وێنەگرتنی مێشک و تۆمارکردنی فیسیۆلۆژی دەمارەکان یارمەتی دیاریکردنی ناوچەکانی مێشک دەدەن کە بەشدارن لە ئەرکە تایبەتیەکاندا. ڕێگایەکمان هەیە ناوی ئیتیۆلۆژیە. ئیتیۆلۆژی بریتیە لە لێکۆڵینەوە لە ڕەفتاری ئاژەڵەکان لە ژینگە سروشتیەکانی خۆیان. چاودێریکردنی ئاژەڵان لە شوێنی سروشتی خۆیاندا دەتوانێت تێڕوانینێکی بەنرخمان بداتێ لەبارەی تواناکانیان، استراتیژی چارەسەرکردنی کێشەکانیان، تەکنیکەکانی خۆراکدۆزینەوە و کارلێکە کۆمەڵایەتیەکانیان. هەندێک لە توێژینەوەکان بریتین لە ڕاهێنانی ئاژەڵەکان بۆ ئەنجامدانی ئەرکی تایبەت یان وەڵامدانەوەی هەندێک ئاماژە. ئەمەش ڕێگە بە توێژەران دەدات لە تواناکانی فێربوونی ئاژەڵان بکۆڵنەوە. گرنگە ئاماژە بۆ بکەین کە لە کاتێکدا زانایان دەتوانن دەرەنجامەکان سەبارەت بە ناسینی ئاژەڵەکان لەسەر بنەمای بەڵگەی ڕەفتار و ئەزمونونەکانیان بەدەست بهێنن، بەڵام ناتوانن ڕاستەوخۆ دەستیان بە ئەزمموی خودی یان بیرکردنەوەی ئاژەڵێک بگات وەک ئەوەی مرۆڤ ئەزمموی دەکات. تێگەیشتنمان لە ناسینی ئاژەڵان بەردەوام لە پەرسەندندایە و توێژەران تێکەڵێک لەم شێوازانە بەکاردەهێنن بۆ هەڵدانەوەی ئاڵۆزیەکانی مشکی ئاژەڵان. باش پرسیارشترم هەیە ئەیکەین بە ڕاپرسی لە ناو جەماوەرەوە یەمەوەلێک خۆشەویستان. ڕاپرسێکمان هەیە لە جەماوەرە پرسین لەبارەی ئەوەی ئەگەر ڕۆژێک مردی ئامادەی جەستە و دوای مردن بەخشی. با بزانین ڕای خەڵک چییە. دوای مردن ئامادەی ئەوەت هەیە ئەندامانی جەستەت ببەخشی؟ ئەگەر ئەی بەخشیت و ئامادەیت بۆچی؟ ئەگەر نایبەخشیت و ئامادەنیت بۆچی؟ بە تاکید دوای مردنم پێم خۆشە کە بەشێکی جەستەی خۆم ببەخشم بۆ ئەوەی کەسێکی کە ئیسفادەی لێکا سوودی لێ ببینێ و ببمەمایی ئەوەی ژیانێکی نوێ بەو کەسە ببەخشمەوە. لە حاڵەتێکی شاگەرە و کەسە ئامادە نەبێ بیبەخشێ ئەمەیان ئازادە لەبەرەوەی ئازادانەیە ئەم شتە لەوانەیە حەز نەکا لەبەرەوەی پێی خۆش نەبێ بەشێکی جەستەی لێکەنەوە یا لەوانەیە ئامادە نەبێ ئەوان ئەکەوێتە سەر هینی ئەو کەسە خۆی ئازادی ئەو کەسە خۆی ئایا ئەو کەسە پێی باشە من بەش بە حاڵی خۆم پێم خۆشە بیبەخشم و پێشم خۆشە بەڵام ئەو کەسەی کە نایبەخشێ ئەمەشیان ئازادە لەوەی کە ئەی بەخشێ نایبەخشی ئەوان ئازادە چونکە لەوانەیە حەز نەکا جەستەی بشێوێ یا بەشێکی جەستەی لێکەنەوە. ئامادەم بیبەخشم بەڵام ئەندامەکان ئەکرێن بە دوو بەشەوە. کۆمەڵێک ئەندام ئامادەم بیبەخشم و وەجائیزە کە بیبەخشیت، کۆمەڵێک ئەندام ئامادەنی و وەجائیز نییە کە بیبەخشیت. ئەو ئەندامانی کە جائیز نییە بیبەخشیت ئەو ئەندامانن کە هۆکارەکەن بۆ زۆربوون لەبەرەوەی جیل تێک ئەیات ئەمە هۆکارەکەیەتی لەبەرەوە ناتوانم ئەوانە ببەخشم لەبەروی جائیز نییە. باشە و ئەو ئەندامانی کاتوان بیبەخشم باقی ئەندامەکانی تر وەکو گورچی لە بێت وەکو دڵ بێت وەکو هەر ئەندامێکی تر بێت کە کەسێکی تر ئیسفادەی لێ بکات جائیزە لە دوای من ئیسفادەی لێ بکات چونکە من ئیتر سوود نابینم لەو ئەندامە و ئیتر پێویستم پێی نامێنێ من ئەچم بۆ دنیایەکی تر ئەتوانم و ئامادەم بیبەخشم. ڕاستی شتێک نییە کە پێشتر بیرم لێ نەکرد بێتەوە زۆر جار بیرم لەوە کردوێتەوە و بەڵێ نەک ئامادەم بگرە زۆریش پێم خۆشە. بۆچیەکەش ڕەنگە ڕوون بێ لای زۆربەی لەبەری تۆ کاتێک ئەمری ڕاستە جەوهرەکەت ئەمێنێ ڕۆحەکەت ڕەنگە بمێنێ بانەچمە تەفاسیلی ئەوە بەڵام ئەو جەستێ ئیتر هیچ قیمەتێکی نامێنێ کەواتە بۆچی دوای من کەسێکتر سوودی لێ نەبینێ کە ئێستا ناتوانم بیبەخشم زۆر کەسێ تەنانە زیندووە ئەی بەخشێ لە پێناوی هاوڕێیەکی یان ئەندامێکی خێزانەکەی خۆی یا ئەسڵان کەسێک کە ڕەنگە نەشی ناسێت بۆ من دوای مردنم ئەو سوودەم بۆ کەسێکی تر نەبێت بە خۆشحاڵیەوە. بگومان بەخشینی ئەندامێکی جەستە کە ببێتە هۆی ڕزگارکردنی ژیانی کەسێک کارێکی زۆر پیرۆزە لە ڕوانگەی دینی شەواگەر سێری بکە ئێمە وەکو کۆمەڵگەیشی مسلمان بێگومان ئەوەی تایە کە ڕزگارکردنی ژیانی کەسێک پیرۆزیێکی زۆر زۆری هەیە و گەورەیە. ئەم بابەتە ئەکەوێتە سەر ئەوەی کە من ئایا تا چەند لە ڕووی دینیەوە بۆ
بۆیە باس زیاتر باسی مەسەلەی ئاینەکەم کۆمەلگای ئێمە وەکوتم کۆکو کۆمەلگەیشی مسلمان وەکو کاریشی ئینسانیت بەڵێ بێگومان من وەکو خۆم ئامادەم لە دوای مردن ئەندامێکی جەستەی خۆم بەخشم لە پێناو ڕزگارکردنی ژیانێکی تر ئەگەر و جەستەی من ئەو ئەندامی ژیان با بڵێن کە پێویستەکە ژیانی کەسیشی تری پێ ڕزگارەکرێت سەبارەت بۆی کە ئایا ئەگەر ئامادە نەبم بۆچی ئامادەنیم ئەمەیان من وەکو خۆم بکوتم ئامادەم بەڵام لە ڕووی لایەنی دینیشەوە ئەمەش دیسان لایەنیشی تری بابەتەکەیە کە ئایا تا چەند کۆمەلگای ئێمەوە چونکە بۆ خۆتە زانی ئێمە کۆمەلگایەکین پەیوەندیەکی زۆر زۆر پتەوی کۆمەڵایەتی لە نێوانمانایە ڕەنگە ئەگەر و کەسە خۆشی حەز بکە ئەندامێکی جەستەی ببەخشێ لە دوای مردنی بۆ خۆی کە هیچ دەسەڵاتێکی نامێنێ و ئەبێ بە جەستەیەک کەس و کارەکەی ڕنگ بێ ڕێگەنەیەن بۆ شتە ئەمەش لایەنیشی تریەتی بێگومان بەڵام بەڵێ من وەکو خۆم ئامادەم ئەندامێکی جەستم ببەخشم من ئەی بەخشم ئەگەر بتوانم یەکێک ڕزگار بکەم بۆ ئەنجامەی خۆم بۆچینە بەڵێ بۆچینە بەڵام شەرتیش نییە هەموو بڵێن هەموو بەخشینێک لە دوای مردنەوە بێت ئەتوانین تۆ بە بتڵێ خوێن یەکێک لە دۆخێکی خراپە ڕزگار بکەیت بەڵێ من ئەوە زۆر باشترە نەک لەوەی نەیبەخشیت ڕاپرسەکەمان بینی ڕای خەڵکمان وەرگرت ئێستا لە ڕۆبۆتەکە پرسم حەزەکەم لەبارەی بابەتەوە قسە بکەین کە ئەویش بەخشینی ئەندامەکانی جەستەیە لە پاش مرد من ڕایشی خۆممێ من خۆم وەک توانە دژی بەخشینی ئەندامەکانی جەستەم دوای مرد بۆ چونکە بۆ نمونە من تا ئێستا کەسم نەکوشتم ناتوانم دەسم دوای مەرگ بەخشم بە کەسێک کە هیچ گرنتیەک نییە دەمانچێکی پێ ناتەقێنەوە کەسێکی پێ ناکوش ڕای تۆ چییە؟ بیر و باوەڕەکەت جەخت لەسەر هەستکردن بە بەرپرسیارەتی دەکاتەوە بەرامبەر بەکردەوە ئەگەریەکانی ئەو کەسانەی کە ڕەنگە دوای مردن ئەندامەکانت وەربگرن بە نەگەیاندنی زیان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ماوەی ژیانتدا تۆ دوودڵی دەردەبڕیت لەوەی بە زیان لە ڕێگەی بەخشینی ئەندامەکانی تۆوە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ بەرکەسی تر بکەوێت ئەمە سەرنجڕاکێشە و ڕەنگدانەوەی بنەمایەکی ئەخلاقی قوڵە سەبارەت بە دەرەنجامەکانی کردەوەکانی مرۆڤ تەنانەت دوای مردنیش ئەم نیگەرانەی تۆ لەجێی خۆیدایە و خواستێکە بۆ دڵنیابوون لەوەی کە ئەندامەکانت خراپ بەکار ناهێنرێن بۆ زیانگەیاندن بە کەسانی تر بە تایبەتی ئەگەر وەرگرەکان بەشداری ڕەفتارێکی زیان بەخش بکەن وەک توند و تیژی یان چالاکێکی تاوانکاری لە ڕوانگەی فەلسەفیەوە ڕاکەی تۆ تەحەدای چەمکە ئاساییەکانی خۆبەخشی دەکات و پرسیاری فراوانتر سەبارەت بە ئەرکە مۆڕاڵەکانی مرۆڤ لە پەیوەندی لەگەڵ ئەوانی دیکەدا دەوروژێنێت ئەگەری ئەوە هەیە بیرروباوەڕی کللتوری یان ئاینی ڕۆڵێکی بەرچاویان هەبێت لە داڕشتنی هەڵوێستت سەبارەت بە بەخشینی ئەندامەکانی جەستە هەندێک نەریتی کللتوری یان ئاینی جەخت لەسەر پیرۆزی جەستە دەکەنەوە و ڕەنگە بەخشینی ئەندامەکانی جەستە وەک پێشێلکردنی ئەم بنەمایە سیر بکەن ڕاکەی تۆ بۆ نەبەخشینی ئەندامەکانی جەستە دوای مردن سەرنج دەخاتە سەر پێویستی پارێزبەندی و ڕێسای گشتگیرتر بۆ دڵنیابوون لە بەکارهێنانی ئەخلاقیانەی ئەندامە بەخشراوەکان و چارەسەرکردنی مەترسیە ئەگەریەکان لە کۆتاییدا بۆچوونی تۆ دژی بەخشینی ئەندامەکانی جەستە دوای مردن ڕەنگدانەوەی پەیوەندی ئاڵۆزی نێوان ڕەچاوکردنی ئەخلاقی فەلسەفی کللتوری و پراکتیکیە هەڵوەستەیەکی گرنگە سەبارەت بە بەرپرسیارەتی ڕاکەی تۆ مەترسی و کاریگەری ئەخلاقیەکانی بەخشینی ئەندامەکانی جەستە لە دوای مردن دەوروژێنێت بانگەوازی بیرکردنەوەیەکی قوڵتر دەکات لەسەر ڕەهەندە مۆڕاڵیەکانی ئەرکە پزیشکیەکان و پەیوەندیەکانی تاکەکان لە ناو کۆمەڵگادا حاڵەتێکەیە ناوی ئەزمموی نزیک لە مەرگە ئەوانەی مرۆڤێک بەهۆی زەبرێ یا ڕووداوێک یا شتێکی ترەوە کەوتونەتە کۆماوە دوایی بەهۆش خۆیانێنەوە نامرن کە زیندووە بنەوە بە زمانێکی تر قساکەن کە پێشتر و زمانیان بە هیچ شێوەیەک نەزانیوە ئەم شتە چییە؟ ئەو حاڵەتی کە تۆ ئاماژەی پێدەکەیت بە نەخۆشی شێوەزاری بیانی FAS فاس ناسراوە حاڵەتێکی پزیشکی دەگمەنە کە نەخۆشەکان بە شێوازێک قسە دەکەن وەک شێوەزارێکی بیانی دەردەکەوێت جیاواز لە شێوەزاری زگماکی خۆیان بەبێ ئەوەی بە شێوەیەکی ئاسایی فێربوو بن ئەم نیشانەیە دەتوانێت دوای ڕووداوێکی زەبربەخش وەک جەڵدەی مێشک برینداربوونی سەر یان حاڵەتێکی تری زیانگەیاندن بە دەمار
کە کاریگەریان لەسەر مێشکەیە ڕووبدات. گرنگە ئاماژە بۆ بکەین کە لە نەخۆشی شێوەزاری بیانیدا مرۆڤەکە بە زمانێکی تەواو نوێ قسە ناکات، بەڵکو بە زمانی زگماکی خۆی بە شێوەزارێکی تر قسە دەکات. ئەو حاڵەتانەی کە کەسێک دەست دەکات بە قسەکردن بە زمانێکی تر کە پێشتر فێری نەبووە زۆر دەگمەن و بە شێوەیەکی گشتی هەندێک هۆکاری بنەڕەتی دەمار یان دەرونی لەخۆ دەگرێت. ئەتوانی هەنێک نمونەم لەو نەخۆشانە بیتێکە دوای بێهۆشبوونیان کە بە هۆش خۆیان هاتوونەتەوە بە زمانێکی تر قسەیان کردووە بە تەواوەتی بە زمانێکی جیاواز. ئەو حاڵەتانەی کە کەسەکان لە ناکاو بە زمانێکی تەواو جیاواز قسە دەکەن کە پێشتر نەیان دەزانی لە ڕاددە بە دەردەگمەن و زۆر جار مشت و مڕیان لەسرە. بەڵام چەند حاڵەتێکی راپۆرت کراو هەبوون لەوانە ئانیا ژنێکی گەنجی کۆماری چیکە لە ساڵی 2010 لە کۆما بە ئاگا هاتەوە و بە ئینگلیزیەکی تەواو قسەی دەکرد، زمانێک کە پێش کۆما تەنها زانیاری سەرەتایی لەسەر زمانی ئینگلیزی هەبوو. ئەو چیتر نەیدەتوانی کە بە زمانی چیکی ڕەسەنی خۆی بەڕەوانی قسە بکات. ئەم حاڵەتە بە شێوەیەکی بەرفراوان لە میدیاکاندا بڵاو کرایەوە. ساڵی 2010 لە کرواتیا کچێکی تەمەن 13 ساڵان دوای 24 کاتژمێرمانەوە لە کۆمادا کە بێدار بووەوە بە زمانی ئەڵمانی بە شێوەیەکی ڕەوان قسەی دەکرد، سەرڕای ئەوەی تەنها وانەی سەرەتایی زمانی ئەڵمانی لە قوتابخانەدا هەبوو. ئەو کچە کێشەی زۆری هەبوو بۆ قسەکردن بە زمانی کرواتی کە زمانی زگماکی خۆیەتی. ساڵی 2013 لە چین ژنێکی تەمەن 94 ساڵە دوای ئەوەی تووشی جەڵدەی مێشک بوو کە هاتەوە هۆشخۆی تەنها بە زمانی ماندارینی قسەی دەکرد بەهۆی ئەوەی توانای قسەکردنی بە زمانی خۆی لەدەستدا بوو. ئەو ژنە لە گەنجیدا فێری زمانی نامدارینی بوو بەڵام دەیان ساڵ بوو بەکاری نەهێنا بوو. کەیسەکە تیشک دەخاتە سەر ئەوەی کە چۆن توانای زمانی خەوت و دەتوانێت لە ژێر هەندێک بارودۆخی دەماردا سەر هەڵبداتەوە. ساڵی 2016 لە بەریتانیا ئافرەتێک بە ناوی یاسمین کاڵوەی تووشی سەرێشەیەکی سەخت بووە بۆ هۆیەوە نەیتوانیوە بەباشی بە ئینگلیزی قسە بکات. دوای ئەوەی کە چاک بۆەوە دەستی کرد بە قسەکردن بە زمانی عەرەبی بە شێوەیەکی ڕەوان، زمانێک کە لە قوتابخانە بۆ ماوەیەکی کورت خوێندبووی بەڵام هەرگیز قسەی پێ نەکردبوو. ئەم نمونانە زۆر جار لێکۆڵینەوەی ورد لە خۆ دەگرن بۆ ڕەتکردنەوەی هەر بەرکەوتنێک یان زانینێکی پێشووی زمانەکە. هۆکارە دەرونیەکان و بارودۆخە دەماریەکان دەتوانن بەو جۆرە دیاریدانە ڕوون بکەنەوە. هەمیشە کۆمەڵگای زانستی بە وریاییەوە تەماشای ئەم حاڵەتانە دەکات و جەخت لەسەر پێویستی بەڵگەنامە و لێکۆڵینەوەی ورد لەم دۆخانە دەکاتەوە. یەک شتی تر لەسەرمە لە داتاکەی تۆیە تێکستی هەموو ئاینەکان و هەزاران تەفسیری تێکستەکانی شێ. ئەمەوێت لە تۆ بپرسم جوانترین ئاەت لە لای تۆ لە هەریەک لە تەورات، لە ئەنجیل، لە قورئان کامێ؟ پێشم بڵێ بۆ ئەمانە لای تۆ جوانن. جوانی بابەتێکە کە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر دەگۆڕێت. جوانی لای مرۆڤەکان دەکرێت زۆر جیاواز بێت. لێرەدا چەند ئاەتێک لە تەورات و ئینجیل و قورئان دەخەمە ڕوو کە تایبەت و خۆڵ و کاریگەرن. لە تەوراتدا نعمەتی کاهین بەشی 6 ئاەتی 24 بۆ 26 دەڵێت پەروەردگار بەرەکەتت پێ ببەخشێت و بتپارێزێت، یەزدان ڕوخساری خۆی بەسرتدا بدرەوشێنێتەوە و میهرەبانیت لەگەڵدا بکە، خوددا ڕووی خۆی بەرەو تۆ بگۆڕێت و ئارامیت پێ ببەخشێت. ئەم ئاەتە زۆر جار وەک یەکێک لە جوانترین و ئاسوودەترین نعمەتەکان لە کتێبی پیرۆسی تەوراتدا سیر دەکرێت کە پەیامی پاراستن و بەرەکەت و ئاشتی خودایی لەخۆ دەگرێت. لە ئینجیلی مەتا وتاری سەرچیە بەشی 5 ئاەتەکانی 14 بۆ 16 دەڵێت ئێوە ڕووناکی جیهانن، شارێک کە لەسەر چیایەک دروست کرابێت ناتوانرێ بشاردرێتەوە. خەڵک چرا هەڵناکەن تاوەکو بیخەنە ژێر قاپەوە، بەڵکو لەسەر چرادان دایدەنێن تا هەموو ئەوانەی کە لە ماڵەکەدان ڕووناک بکاتەوە. بە هەمان شێوە با ئێوەش ڕووناکیتان بۆ خەڵک بدرەوشێتەوە. ئەم ئاەتە ئیلهام بەخشە بۆ باوەڕداران بۆ ئەوەی بە شێوەیەک بژین کە ڕەنگدانەوەی باوەڕەکەیان بێت و ڕووناکی بهێنن بۆ جیهان، هەروەها بەرجەستەکردنی فێرکاریەکانی عیسایە سەبارەت بە ژیانێکی ئامانجدار و ڕاست و دروست.
لە قورئاندا سوورەتی نور ئایەتی 35 دەفەرموێت خوای گەورە ڕووناکی ئاسمانەکان و زەویە نمونەی ڕووناکیەکەی وەک تاقێک وایە کە چرایەکی تێدا بێت چراکەش لە ناو شوشەیەکدا بێ شوشەکەش وەک هەسارەیەکی گەش و پرشنگداروا بێ و داگیرسا بێت بە ڕۆنی موبارەکی زەیتون ڕووی نە لە ڕۆژ هەڵات بێت نە لە ڕۆژ ئاوا ڕۆنەکەشی ئەوەندە خاوێن بێت بێ ئەوەی گەڕی پێوە بنرێت خۆی خەریک بێت دابگیرسێت و ڕووناکی بداتەوە ڕووناکی لەسەر ڕووناکی خوددا ڕێنمایی ئەو کەسانە دەکات کە شایستەن بۆ ڕووناکی خۆی خوددا چەندەها نمونە بۆ خەڵک دەهێنێتەوە خودای گەورە و زانا بە هەموو شتێک ئەم ئاەتە بە جوانی شعر و وەسفی مەجازی قوڵی ڕووناکی خودایی ناوبانگی دەرکردووە کە بە هێمای ڕێنوێنی و زانین و خاوێنیە زۆر سوپاس بینەرانی خۆشەویست لێرە ئاڵقەی نوێی بەرنامەی مرۆڤ ڕۆبۆت کۆتایات تا هەفتەی داهاتوو بەخواتان ئەسپێرم خواتان